كاك عمر شوني كاك عمر الو كاك الو عمر باش كاك عمر بجي جانكم سواز كاك عمر من قادر نادر موضوع كيف خوشه باز بكينو ولو بلاو كردنوشه كاكا هیچم لەگەڵ باز مەکە قادر تۆ چی دەوێ باسکەی بۆ واز موضوعي لە ئێمەلایانی بلي ینی چی دەوێت چی لە منەوێ کاکە تۆ ئێستا بە فعلی سەرپەرشتی گۆڕان دەکەی پەرلەمانتارێکتان هاتە ئەوروپای وەکو بەڵتەچی گەنجەکی فراندیە هەر ئەویش کۆنە هەواداری خۆتانە تۆ سەرپەرشتیاری بە قوربان لە دنیا بووە پەرلەمانتار بچی گەنجێک بڕفێنیتن کاک عومەر کاکە جان ئەوە خۆیان ئەتوانن ئەگەر باوکی بن ئەوە ئەگەر وایە و ئیسپاتە لەسەر و کوڕە و ئەو شتانە خۆیان ڕێگەی یاسایی ئەو شتانە بگرن لەبەرەوە ئەزان چی هیچ شتێکی بنیش بڵاو مەکەرەوە بێتاقەتی شبەکە ئەو جارەش من بۆ کاک عومەر چونکەم تۆ زمانت لە منەوەوە چوویت لە سوڵتاتی سویدی وە پیشاداوە کە من تەزویرەکە بوو منەوە کە جاری پێشوش پێ وتی بەڵام من ئەو شتانم لە ئەعلام بڵاو نەکردەوە بڵم تۆ زمانت لە منەوەوە تێگەیشتی بۆچی باوکەم کاک عومەر ئەس دەکەی ئەم تو پێکەوە دەچین ئەم لە بەوەم نییە ئەم بکەم بە ئاشکا دەیکەم و هیچ ترسم نییە ئەم شکاتم نە سەنگاوی کردیە با پێت ئەگەر تۆ نەبووی باش بۆ تو یعنی منە نەم کردیە ئەرێ خۆ دنیا خرا نەبوو کاک عومەر لەسەر چی تۆ نەبووی چێ بوو من نازان من بڵاوم کردەوە بەس کاچم خۆ دنیا خرا نەبوو بە قوربان چ علاقەت هەیە بەم ئیشەی من بەبێەوەی پرس بەمەم بکەی ڕۆژنامە نووسیشیەوە نییە هین بووە کاک عومەر بە قوربان ڕۆژنامە نووسیشیەوە نییە بە دوای لێکۆڵینەوە لەسەر خەڵکی ئیشەوەی من یعنی هەمووی نەکەی منە ئەمە کردو من لە پێناوی بزوتەوەی کا دوا کەوتو بۆ نەچوومەتەوە بۆین ئەمە ئیشەکەتە یعنی ئەمە ئێستا کاک عومەر بە قوربان ئەو بابەتە تەواو بوو ئێستا یاسین خدر ئەندامی پەرلەمانیەوە بووە ئەخرنا کاک عومەر نابێ بە قوربان جواب نادەنەوە بە قوربان ئەوەیە من چوتێکم نازانم ئەوەی ئیسپات هەیە ئیسپات نییە کاک عومەر تۆ لە ئەوروپای کاک عومەر لەگەڵ بێ و خۆ حافیزە بێ کاک عومەر خۆی قەوس جوانیە قەپاتکەی ها خۆش نییە من بڵاو دەکەمەوە باشە خۆ حافیزر لێکم خڕاوەستە کاچی خۆمە تو کابراایکی ڕقەمیەکی حرەکەیەکی تا ئێستا بە فعلی هیچ ڕقەمێک نیم و من تۆوەڵا لە هەموو دیارەکان ئەتو ڕقەمیەکی من نارێ خەری گشتیم نەیشتێکم ئەمان بەڵام ئەم برادرانە خۆیان وەکۆ سوورراوێت تعاملم لەگەڵەکەنوانە هەچی ئەخبارێکیش نە پاشگر و نە پێشگر و هیچێکی وەڵا لە میدیا باسە کرێ کاک عومەر وەکو کەسی ڕقەمیەک بڵاوت دەکەنەوە ئێستا پەرلەمانتارێکتان تۆمەتبارە ئەو گەنجە دەڵێ ئەو ئەمنی بردیە ڕفاندێ لەگە کۆمەڵێک کەس ئەنگۆ چه ئیجراعاتتان کردیە چه ئیجراعات لێکۆڵینەوە تو باش لە من باش نزانی لە ئەوروپاوە چ کاتە چی دەوێت کاک عومەر وایاننا ئەوە بە شەو ڕۆژێک چارەسەر نابێ ئەنگۆ خۆتان دەدزنەوە لەو ڕووداوەی کەس بووە لە ئەوروپا بچی لەگەڵ کۆمەڵێک کەس گەنجێک بڕفێنیتن لە پێناوی ئەوەی شەق هێلکەچی لێدرایە ئێخر بەجددی ئەوە گۆڕان وەزئی هەندە باشە ئەوەشتان لۆ دروست بوو و ئێمە لەسەر و کەیسە ڕادەوەستین کاک عومەر ئەلەو کاک عومەر کاک عومەر بەداخەوە قەپاتی کرد لۆی دەکەینەوە کاک عومەر ئەوە قەپات ئەوە تەسویر دەکەن دەنجی ئەوە لێ کردیە ئێستا تەسویری کاک عومەر خۆش نییە ئەو ئوسلوبە خۆش نییە بەڕاستی خەمی مشکلەی ئەو پارەی خۆیتی وەرە کورت هەموو وەک ئەوەی بەس ئەو پارەی زەرەر کردی بەم نانیش دادەین ئەوە نەو عەشکێ لە خۆ دزینەوە ئەڵێ دەنجی کەس کردیە ها ئەوەت
کاک عمەر بەڕاستی خۆش نییە ئەو حاڵە من قەپات دەکەم بەڵام بەڕاستی بڵاو دەکەمەوە خۆش نییە ئەوە دەنگت کەس کردی ئەو قەپاتی کرد قەپاتی کرد